بەهۆی نزیکبوونەوەی جەژنی قوربان چەند دوکاندارێکی قەزای سەید سادق وەگەرکێکی ئایانی و مرۆیی بێ بەرامبەر جلوبەرگی جەژن دەدەن بەو کەسانەی کە توانای کڕینی جلیان نییە و هەژارن. ئەم کارە تەنیا لە پێناو ڕەزامەندی خودای گەورە دەکەن. منیش لەلایەن خۆمەوە هەڵسام بەم هەڵمەتە ئەوەی لە دوکانەکەی منا هەبێ ئەوەی فەقیر بێت ئەوەی هەتی بێ بە تایبەتی هەتی و بابێت لە دوکانەکەی من بەبێ بەرامبەر نە ئەیناسم نە ئەم ناسێت هەر شتێک هەڵی بگرێت لەم دوکانی منا من تەنها لەبەر خاتری خوا ئەیکەم ئەینا لەبەر هیچ شتێکی کە نایکەم لەبەر ڕیایی نایکەم پێشم خۆش بوو ئەمە کەس نەزانێ بەڵام بە حکمی ئەوەی ئەم شتانە لەبەر ئەوەی هەندێک کەسێ ئاگداری ئەم وەزعە نییە کە تۆ هەڵسایی بە ئەم کارە بیکەیت بەڵام من تەنها لەبەر خاتری خوا هەڵساوم بەم کارە کردومە هەچ کەسێک مناڵی هەتی وێ توانای ئەوەی نییە جلی جەژن بکڕێ بۆ مناڵەکەی جا چی کوڕە چی کشە بێتە دوکانەکەی من هەر شتێک لە دوکانەکەی منابوو بێ بەرامبەر ئەی خەمە سەر چاوم. خۆمان ساڵانە تقریبان 23 ساڵە دوکانداری جوروبەرگی پۆشاکم لە سیسایدەقە ساڵانە هەموو ساڵێک لە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانیشە ئێمە خێر ئەەکەین بەڵام خێرەکە ئەوەیە تۆ بتانی هەتا ئەم دەستی ڕاستی بە دەستی چەپی نەزانە خێر باشترە چوە خێر تۆ لە پێناوی خوددایکەی نەگوەکو ئەوەی ڕووپایی یا ڕیایی خەڵک دوکاندارەکان بزانانی یا خەڵکی پێ بزانێت لە بەرەوەی بازار کرێتەوە ئەوە شتێکی خۆش نییە بەڵام ئێمتە ئیمساڵ عادەتەن لەبەر خەڵکی زیاتر ئەوەی نەبوونە و پارە نییە زیاتر ئەوەی تیابوو ئێمە زیاتر دەرکەوتین کە شتەکان پێشکەشی خەڵکیەکەین لە پێناوی خوددا ئێمە لە سوپاس بۆ خۆی گەورە هەتا بمان بێ بەسەر چاو ئێمە لە خزمەتی هەموو کەسای. مامۆستایەکی یانی هەڵوێستی ئەم دوکاندارە بە ویژدانانە بەرزە نرخێنێت و دەڵێت کارەکەیان پاداشتێکی گەورەی هەیە و داواکارە لە دوکانداران کە لەم دۆخە خراپەی کە کوردستانی پێدا تێپەڕ دەبێت هاوکاری چینی هەژاران بن و بچووکترین هاوکاریش باکەم نەزانن. دیارە مانگە مانگی ذیلحیجەیە و ئەم مانگەیە کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم عملی باش لە خەیر و سەدەقات و هەر کردەوەیەکی باش خێرێک و ئەجرێکی گەورەی هەیە بە تایبەتی لە ئێستا کە بەرە جەژنانە خەڵکێکی فەقیر و هەژار خەڵکێکی بێباوک و نازدار کەوا یانوێ احتیاجیان بە جلوبەرگی جەژنە کۆمەڵێک دوکان لە سەی سادقا کە جێی دەستخۆشیە هەساون بۆیی کە جلی جەژن بۆ کۆمەڵێک منداڵی بێباوک و مناڵی فەقیر ئامادە ئەکەن هەتایکیان بڕیاری داوەکە نەکرد مناڵی بێباوک هەرج مناڵێک بێ دوکانەکەی واڵایە لە خزمەتی هەموو فەقیر و هەژارێکایە ئەوە جێی دەستخۆشیە چونکم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ماڵ بە سەدەقە و بە خێرکردن کەم ناکە. ماوەی چەند ساڵێکە داهاتی هاوڵاتیان بە ڕێژەیەکی بارچاو کەمی کردووە بەهۆی خراپی دۆخی هاوڵاتیانەوە ناتوان بارەزی خۆیان پێداویستەکانیان بکڕن. حکومت ناتوانێت لە کاتی خۆیدا موچە بدات و خێرخوازان و خواپێداوان لە سەر ئەرکی خۆیان هاوکاری هاوڵاتیەکەم دەرامەتەکان دەکەن چی لە کاتی بۆنەکاندا بێت یان هەر ڕۆژێکی ئاسایی بێت. سوێ محەممەد کەناڵی پەیام سەید سادق.